کۆڕبەند و دیداری کۆمەڵەی پیشەسازان و خاوەنکارانی نێودەوڵەتیە لەگەڵ سەرمایەداران و بازرگانانی پارێزگای هەڵەبجە. چل کۆمپانیای تورکیەوە مانگی لەگەڵ خاوەنکار و نوێنەری کۆمپانیاکانی هەڵەبجەدا دەکەن بۆ زیاتر بوژان و ئەنجامدانی پرۆژە لە پارێزگاکەدا. لە نزیکەی 18 پارێزگای تورکیاوە هاتوون بۆ هەڵەبجە لە پسپۆری جیاوازدا و ئێمەش هەوڵمانداوە بازرگان و خاوەنپیشەکان لە سنووری پارێزگای هەڵەبجەدا کۆ بکەینەوە لەگەڵ یانە هەماهەنگ و هاوکار بن بۆی بتوانین لەو سێکتەرانەی کە دەتوانین بە هاوبەشی کاری تیادا بکەین کارەکانمان ڕێ بخەینەوە و هۆکارێک بێ بۆ دروستکردنی هەلی کار لە ناوچەکەدا و بۆ بوژانەوەی ئابووری پارێزگای هەڵەبجە. هەڵەبجە bizim için Irak Kurdistan bölgesindeki ئێمە هەڵەبجە چەند گرنگ بێ بۆ شارەکانی تری عێراق و کوردستان چەند گرنگ بۆ ئێمە هەڵەبجەش هەمان گرنگی هەیە بۆ ئێمە وەکو کۆمەڵەی بازرگانان و پیشەسازانی نێودەوڵەتی ئەمانەوێت یارمەتی هەڵسانەوەی هەڵەبجە بین و بەرەوپێشتنی هەڵەبجە بەتایبەتی لە دوای ئەو کارەساتی شانزەی سێ کە بەسەر هەڵەبجەدا هاتووە ئەمانەوێت دووبارە هەڵەبجە بەرەوپێش بێت وەکو ئەو سەردەمە پێشکەوتنێکی زیاتر بەخۆی ببینێت. کۆڕبەندەکە خۆی دەبینێتەوە لە خستنەڕووی سەرجەم پێداویستی و شمەک و کاڵاکان کە لەلایەن کۆمپانیا تورکیەکانەوە دەخرێنە ڕوو. خاوەنکار و بازرگانەکانی هەڵەبجە کۆڕبەندەکە بە هەنگاوێکی باش دەزانن بۆ زیاتر ناساندن و ئاوەدانکردنەوەی پارێزگاکەیان لە سەرجەم سێکتەرەکانەوە. ئەم جۆرە کۆڕبەندانە جۆرێکە لە ناساندنی بازرگانی ئەمانەی کە ئێستا یان کۆڕبەند ئەکەن یان خۆیان ئەناسێنن تۆ لە دەرەوە وەک پارێزگایەک بە گەورەی ئەناسن با خۆت بە بچوو سیر بکەیت ئەوان بە گەورە سیر دەکەن ئەم بە گەورە سیرکردنە ئێمە دەتوانین ئیسیفادەی لێ بکەین. عزیزەکەم ئەگەر ئەم کۆمپانیانەکەیەنە هەڵەبجەوە مەخسیان سیاسی نەبێ مەخسیان ئیشکردن بێ بۆ میلەت ئیشێکی باشە بەڵام چاوێن لە ئەوە نەبێ خەڵک لە خزمەتی ئەوانە بێ ئەبێ ئەوان لە خزمەتی خەڵکا بن پۆشاک و کاڵە شتەکانم خەنە بەردەستی خەڵک شتی باش بۆ ئەم وڵاتە بنێرن ئێمەش لەگەڵێن هاوکارە بین ئەوەی لەتوانەمان بێت لەگەڵێنە ئیش و کارێن لەگەڵاکەین. گرنگیەکەی لێرە بۆ خەڵکی هەڵەبجە دەرەکە بۆ ئەو بازرگانە گەورەکانی حتا بازرگانە بچووکەکان کە سەرمایەکانیان لە ئاستێکی زۆر گەورەیانە ئەتوان لە ڕێی ئەم کۆبوونەوە و پەیوەندیان لەگەڵا ببەسن لە ئێستەوە ئەتوانن تەنسیقیان لەگەڵا بکەن ئیتر ئایا بە خۆیان لە ڕێ ئەو لینکانەوە کە لێرە بەجێیان لە ڕێ و پەیوەندیانەوە کە لێرە بەجێڵن کە پەیوەندی بۆ شەریکاتانەوە بکەن یا لە ڕێی ژووری بازرگانی هەڵەبجەوە بە هاوکاری ئەوان ئەتوان پەیوەندیان پێوە بکەن. هەڵەبجە وەک پارێزگایەکی نوێ زیاتر پێویستی بە بوژانەوە ئاوەدانکردنەوەیە. ئەو کۆمپانیا تورکیانە لە بوارەکانی بیناسازی و ئەندازیاری و جوانکاری و خواردەمەنی و کارەبادا دەتوانن وەبەرهێنان بکەن. سەرمایەدارانی هەڵەبجەژەوە بە هەنگاوێکی گرنگ ناودەبن بۆ ئەنجامدانی دایان پرۆژە و دروستکردنی هەلی کار لە شارەکەیاندا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.